لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لێبێ خۆشحاڵمە میوارەیە گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ کۆبنەوەی ڕاوێژکاری هەرسێ سەرۆکایەتەکەی هەرێم بەڕێوە چوە ئەمەش دوایەوەی کە شەوی ڕابردوو کۆبنەوەی مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی کوردستان ئەنجام درا و لە بەیاننامەیەکدا داوا کراکە کۆبوونەوەی سێ سەرۆکایەتەکە دوا بخرێ بۆ بەشداری پێکردنی تەواوی ئەو هێزوولایەنە سیاسیانێک کە ئەندامیان هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عراق بۆی پێکەوە بتوانن وەک ئەو کۆدەنگیەی لە بەرەبەیانی دەرکردنی پرۆژە یاسای تەمویلی قەرزەکە چۆن کورد لێ کۆدەنگ بووە ئاو بە هەمان شێوە کۆبوونەوەیەکی هاوشێوە لە هەرێمی کوردستان ڕێک بخرێ. ئەمڕۆ کۆبوونەوەکە کرا لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەرسێ سەرۆکایەتەکە کۆبوونەوەکان ئەنجامدا، بەڵام کۆبوونەوەکە کۆبوونەوەیەکی ڕاوێژکاری بوو زیاتر وەک لەوەی کە ئەو کۆبوونەوە بێت کە پێشتر بڕیاری لێدرا بوو. ئەمەش لە تا ئەو کاتێک کە زەمینەیەکی لەبار دەڕەخسێت بۆ ئەو کۆبوونەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان داوای کردبوو. ئەمە وێنەکەی ئەمڕۆیە. وێنە گشتەکە بریتە لەوەی کە ئەوەی ڕوویدا لە بەغدا چۆن خوێندنەوەی بۆ دەکرێت. پرسیارەکە ئەوەیە دەرگای گفتوگۆ لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی داخراوە تا بیر لە کاردانەوەی تونند و ڕێگەچارەی دیکە بکرێ. پەنجەرەکانی ئومێد دەکرێت بە هەوری ڕەش دابپۆشرێت یاخود ڕێڕەوێکی نوێ بدۆزرێتەوە بۆ دروستکردنی شوێنێک وەسەکۆیەک بۆ گفتوگۆ. لە تەوەریەکەمی گەرما و گەرمدا لەگەڵ هەڤاڵستران عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندیەکانی هەرێم و بەغدا لە ڕوانگەی گۆڕانکاری نوێیەکانەوە تاوتوێ دەکەین. هەڤاڵستران بەخێر بێیت. با لە کوبنەوەکەی ئەمڕۆی سەرۆکایەتی سێ سەرۆکایەتەکەەوە دەست پێ بکەین. لە میدیاکان زۆر خوێندنەوەی جیاوازی بۆ دەکرێت بەتایبەت ئەوەی کە شەوی ڕابردووی یەکێتی بڕیاریدا و کە بەشداریە و کۆبوونەوەی نەکات بەڵکو زەمینە بڕەخسێنرێت تەواوی هێزوولایەنە سیاسیەکان بەشداری بکەن. ئەمڕۆم لە میدیاکانەوەها خوێندنەوەی بۆ کرا کە یەکێتی سەرڕای بەیاننامەکەی بەشداری کۆبوونەوەکەی کردووە. پرسیارەکە ئەوە یەکێتی بۆ بەشداریم کۆبوونەوەی کرد. نه ینی باەمە واهی نەکەین بۆ تەفسیری بۆ نەکەوت تەفسیری بۆکەم کە مەطلبێکی تریشمانی کوردستان و بۆ کۆبنەوە بەو سیغەیە کە هەبوو نەکرێت لەبەرەوەی ئەگەر مەبەستی کۆدەنگیە ئەو کۆدەنگی کە لە بەغدا هەیە ڕوویدا سەرڕایەوەی کە ینی لە کوردستان زمینی ئەو کۆدەنگیە لەبار نەبوو چونکە ینی هێزە سیاسەکان بڵێن ئەوەی هەر ئەوە نییە بە یەکێتی و پارتی گۆڕان کە بەشدار لە حکومەت هێزی سیاسی دیکەش هەیە کە ئەوان وێناتیشیان لە بەغدا، بەڵام لەم پرسەیە کە ئەو کۆدەنگیە دروست بوو کە توان بڵێ بانان لەماکان ئەوەی بەغدا هەندێکی کۆدەنگی خۆڕسکیش بوو، ئەمە پێویستە کات کە یعنی لە کوردستانیشە باشتر ڕنگ بداتەوە. لەبەر ئەوە مەطلبی یەکێتی بەڕای من ئەو بەشە جێبەجێ بوو کە کۆبوونەوەکە نەبوو بە کۆبوونەوەی فراوانی هەموو ێزەس بوو بە کۆبوونەوەیکی تەشاوری و کە یەکێتیش بەشداری تیاکە. ئەمە کۆبوونەوەی سەرۆکایەتی نوێنەرەکانی یەکێتی خۆوار تەنیا نوێنەتی یەکێتی ناکەن لەو شوێنەی کە لێ مەسەن سەرۆکی هەرێم خۆتەنیا لەو کۆبوونەوەی نوێنەتی پارتی ناکە ڕاستە سەرۆکی پارتیە ڕاستە بڵێن هەڤاڵ قوبات جێگیری سەرۆکی حکوومەتەوە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە، بەڵام ئەو لێ بالمناسبە هەتەنیا وەکو جێگیری سەرۆکی حکومەت وەکو سەرۆکی حکومەت بەشداری کرد لەو کۆبوونەوە و هەڤاڵ سەرۆکی پەرلەمانیش هەمان ئەو شکڵە یعنی کە بەشداری کردووە. لەبەرەوە لێرە ئەمە سێ سەرۆکایەتەکەی وڵاتە کە کۆبوونەوەکە دەکەم پێمە مەطلبی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ینی قەت ئەوە نییە سیاسیەکێتی قەت ئەوە نیە قەتی عەدەلۆسکا بدۆزینەوەی زیاد لە ڕێڕەوەیەکە بۆ گفتوگۆوە. لەبەرم پێمە ئەو مەطلبە جێبەجێ بوو کە کۆبوونەوەیەکی فراوان نەبوو بەڵکو کۆبوونەوەیەک بوو و بۆ نەتیجە خۆشیان تێم کۆبوونەوەیەکی تەشاوریە. لەبەرەوە با ئەم لەو دیوەڕە زۆر ڕانەوەستین کە دیوی بڵێن دەرگا داخات و کۆڵانی داخراو لە هەندێک شوێن هەیە، بەڵکو زیاد لە کۆڵانێکی کردەوە کۆبوونەوەکە و پێشم وایە لەو ڕۆوە قەتیعەن نەکرێ باشە، بەڵکو تاکی لەسەر مەطلبەکەی تر بکرێت و کە ئەویش ئەوەیە لە ئایندەدا کۆبوونەوەیکی فراوانتر بکرێ کە ئەو کۆدەنگی لە بەغدا هەبوو دەستی پێوە بگیرێ لە ئاستی کوردستانیشە ئیستحقاقاتەکەی بۆ جێبەجێ بکرێ، هەم کۆبوونەوەیەک بکرێ کە هەموو لایەنەکانی تێدا بێ، هەم ئەو دەرسەی کە لە بەغدا وەرمانگرت بۆ هەر ئەو دەرسارە ئەوە نیە بڵێن وەڵا بەغدا وای کرد ئێمە من کە هاودەنگیەک دروست بوو لە کۆدەنگیەک دروست بوو لەناو کوردستان لە بەغدا لەگەڵ لە نێوان کتە لە کوردستانەکانە با ئیستحقاقەشی لە کوردستان جێبەجێ بکەین، ینی کرانەوەیەک شەبێ لە کوردستانە لە نێوان هێزە سیاسەکانی کە لە حکومەت بەشدارن، واروها لەگەڵ ئەوانیش لەگەڵ ئەو هێزانی کە
لە پرۆسی سیاسی بەشدارن با لە حکومڕانی کوردستانی بەشدار هەڤاڵستان زۆر جار دەوترێت کە لە کوردستانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود پارتی دیموکراتی کوردستان دوو حیزب ناسراوەکە لەسەر ئاستی گۆڕەپانی سیاسی عراق پێگەڕانەوە بۆ هێزە سیاسەکانی دیکان دێ بڕیار ئەدەن لە بەغدا مەوێ لەسەر بەیاننامەکە یەکێتی و ڕای یەکێتی لەسەرم پرسەوە ئەوە لێ ئەنی بۆچی یەکێتی کەواشی پێوترێ بەڵام هێ حیزبە سیاسەکانیش بێنەوە مەدان لە بڕیاردانە خۆی ینی هەندێک جار هەندێک شتێن بۆ مادەی سیاسی بەکاردێ و مادەی ئەلامیشەوە تەبیعیشە لە پرۆسی سیاسی کراوە و هەم وڵاتیەکە بە تایبەتەکە میدیاش قسەی تیاکە ئەو مینانە ئەو لەکدانەوەە ئەبێ ئاسایی وەری بگرین بەڵام ئەسڵی پرۆسەکە چییە بابەتێکی دیکە ئەسڵی پرۆسەکە یەکێکی نیشتیمانی کوردستان یان پارتی یان سێک لە حکوومەت بەشدارە بماسەوەیەکێتی و گۆڕان و پارتی کە ئەم سنگیان بۆ دیاری بکە کە بڵێن احتیکاری سیاستەکە لە کوردستانە ئەبێ بەدیوە باشەکەی لێکی بدەینەوە کە ئەویشەوەی دیارە دەورێکی گرنگ ئەگەڕن بەڵام ئەوە بەتەنیا بەش نییە بەس نییە کەەوەی شێکی نیشتیمانی کوردستان کە داوا دەکە ئەم کۆدەنجیە پەرەی پێ بدرێت لە گفتوگۆ و نقاشەکانی کە لە کوردستان ئەکرێ معناوەیەکی ئەوێت دەور احتیکاری دەورەکە وە شێوێ دەوری دیکە خەڵک ینی دەوری دیکەی خەڵک فرامۆش بکە و ئەمە مەسلەیەکی مۆرالی نیە بەتەنیا بەڵکو حاجەیەکی پرۆسی سیاسی کوردستانەکە یەکێتی پێی وایە بۆی بتوانێت هەندێک مەلەفاتی سیاسی سەر بخە و بۆ ئەوەی حتا ینی یەکێتی و پارتی و حزب سیاسی گۆڕانیش کەیسە لە حکوومەت بەشدارن ینی غەڵەت بگێڕنەوە پێویستەکە کە هێز لایەنە سیاسەکانی دیکەش لەم پرۆسەیە بەشداریکەن لەبەرەوە لەو دیوە ئەمە مۆزوعێکی مۆرالیە کە یەکێتی ئەم شتە داواکە ئەگەر چی یەکێتی بە حزبی مۆرالی ناسراوەکە بەها سیاسەکان ئەهمیەتی دەداتێت دەوری دەدات بەڵام ئەمە حاجەیەکی سیاسی ئەمڕۆی کوردستانە کە مادام تەنگژە هەیە لە کوردستان تەنگژە هەیە لە عێراقا تەنگژە هەیە لە عێلاقی ئێمە هێنا لە ئێمە حکوومەت عێراقا ئێمە بەغدایە زۆر گرنگە ئەم بڵێن فرئاراستەی سیاسی لە کوردستان هەیە لە شوێنەکە یەک بگرێتەوە کە هێڵە گشتەکانی پێویستەکانی کوردستانە هێڵە گشتەکانی گوزەران و ژیان و ینی حاجەکانی خەڵکی کوردستان هەڤاڵستان لەسەر ئەوەی دەست پێشخەری یەکێتی ویستمەر سەرەتای بەرنامەکە بۆ دەست پێکەم بچینە ناو تەوەرەکەەوە زیاتر ئەوەی کە بەرەبەیانی پەسەندکردنی یاساکە ڕوویدا کۆتایی بە هەموو ئەو پەیوەندیانە دەهێنێت کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیدایە فراوانتریکەین قسەکە لەو کاتانەیە کە قەیران ڕوو ئەدا ئیتر دەبێ هەموو دەواازەکان داخین ڕێڕێ دروست ناکسەوە خۆی کە ینی ئێستا تۆ ببوورە ماشێنێک لێ خۆی لە شوێنەکە گەیشتە کۆڵانێکی داخرا خۆ چیەکە ینی خۆ ناچی لە کۆڵانکە بدەیت ئەبێ بکشیتەوە شوێنێکی دۆزی ڕێ هەر ئاویش کە بە شوێنێکدا دەڕوا ئەگەر کەیشتە بەربەسێک ڕێویتر ئەدۆزێتەوە بۆ خۆی بۆی ئەو هەر ڕوا بەڵام ڕێڕێک ئەدۆزێتەوە بۆی ئاینکە بۆیە لەبەر ئەوە ئێمە دەبێت بیل لەوە بکەینەوە کە زیاد لە ڕێڕەوەیەکی سیاسی پێویستە ئەمە نەک مەطلبێکی فەرەنگی سیاسیە بەڵکۆم ینی ئەمە زیاد لە شوێنێک تاقی کراوەتەوە کە تۆ لە شوێنە گەیشتە بنبەست ئەبێ ڕێڕەوەی دیکە بدۆزیتەوە ئێستا یەکێ لە کێشە هەرە گەورەکانی پەیوەندی نێوان هەرێم و بەغدا لە چیایە لەوەیە کە ئێمە حەسرمان کردووە لە مۆزۆی بودجە و موچەکە ئەم دوانە زۆر گرنگن ینی ئەمە نابێەوە مەسەڵ بڵێن وڵا ئەیانەوێ خەڵکی تر خەڵ مەشغوڵکەن بە مەلەفاتی دیکەوە لە هەموو خەڵکی کوردستان ئەو مەلەفێکی گرنگە مۆزۆی بودجە و گوزەران مەسەلەیەکی ڕۆژانەیە و عیلاقی بە ژیان و سکی برسی خەڵکەوە هەیە لەبەرەوە ئەمە گرنگە بەڵام خۆی ئەو شتە بۆ دەگاتە بنبەست لەبەرەوەی لە مەلەفەکانی دیکەس پرۆسی سیاسی ناجوورێتەوە با نمونەیەک بێنمەوە ئێستا لە هەر کەسێک بپرسی بڵێ ئەم پرۆسەی بۆ وایە زیاد لە هینە باسەکەین کاڵێن مەسەن هەرێمی کوردستان ئەبێ نەوتەکەی تەستیم کە عێلاقی خۆی ئەو ئیلزاماتەی کەیەتی جێبەجێکە ئەمە هیچ نۆرماڵە هیچ کێشێتیانە واروە ئێمەش داواکەین و بەیان ناوکە مەکتەبی سیاسی داوای کردووە کە ئێمە ئیلزاماتی خۆمان جێبەجێ بکەین و هەروە حکوومەتی عێراقیش ئیلزاماتە دەستوریەکانی خۆی جێبەجێ بکە کە عێراق لەسەر بنەمای دەستور تەوافق فیدرالی بچێ بەڕێوە ئەمە قەزای مەبادئ ڕئیسەکانە کە دەبێ هەموو لە هەموو بەیاننامەکە لە هەموو شوێنەکە تاکید لێکوێشکە بەشێک لە مەسەلەی کورد بەم شێوەیە چارەسەر دەکرێت بەڵام خۆی بۆ ئەم مۆزوع دەگاتە ئەوەی کە لە هینەکە حەسر بێکە بابەتی بڵێن بودجە و موچەکەی چونکە لە هەر کەسێک بپرسی ڕێک لە ناو شەقام مەسەر راپۆرتی بکەن راپۆرتی ڕۆژنامەوانی بکەن بەشی زۆری خەڵکە لە ڕەنگە کاکە متمانە نەماوە
متمانە نەماوە لە نێوان هەردوو لا ئێستا بڕۆ لە عێراقیان بپرسا بڵێ هێزە سیاسەکانی عێراق ئێوە بۆ ئاکەن ئەلەن کاکە ئێوە شەقامی خۆتانتانێ ئێمە شەقامی خۆمان کە متمانەی بە ئێوە نەماوە کەواتە ئێمە ئێستا لەسەر چی قسە دەکەین لەسەر متمانە چۆن دروستە متوانە مۆزۆیەکی سحری نییە بڵێ ئەی متمانە دروست بەرە و تەواو متمانە لە مەلەفاتەکانی دیکە پێویستەکە بیجوورێتەوە مەلەفەکانی دیکە مەلەفەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی لە دەستورە مشکل هەرە گەورەکان ڕاستە بەتەنیا دەستور نییە لە ناو دەستورە جێبەجدانراوە بەتەنیا دەستوریش نییە ینی بەتەنیا دەستوریش بەتەنیا ئەم کەناڵک نابێ پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا تەنیا لە کەناڵی حکوومەتە حەسەر بکرێ ینی ئێستا و جارە وەفدی خۆ ئەمەگەر بۆ دیوە سەیری بکەن ئەمانەوەنێ ئەمە گلەیمان هەیە بۆچی مۆنۆپۆل کراوە چونکە زۆربەی وەفدەکانی کە ئەچن لە بەغدا بە سەرۆکاتی وەڵ قوبات تاالبانیە کەواتە دەوری یەکێتی لەو ڕوە لە ئیعلامە لە هەموو سیاسەتە تاکید لێکێتەوە کەواتە ئێمە کە باس لە ڕێڕەوی دیکە دەکەینەوە ئەمە حاجەیەکی یەکێتی نییە بەتەنیا ئەمە حاجەی پرۆسە سیاسی کوردستانە ڕێڕەوی دیکە چییە ڕێڕەوی پەیوەندە سیاسیەکانە خۆت دەزانی لە پرۆسە سیاسی عێراقا مەسەلەن بۆ نمونە تۆ ئەتەوێ مادەیەکی دەستوری تەمشیە بکەی خۆ پێویستە بە تەواف خەڵک لەنێو هێزە سیاسیەکانی عێراقا هەموو جارە بە نمونە ئەڵێم تۆ ئەتەوێ بودجە تێپەڕێنی تۆ مادەی 140 تێپەڕێنی بۆ ئەمە پێویست بە هێزە سیاسیەکانی عێراقا هێزی سیاسی علمانی هەیە ڕەنگە مەطلبێکی هەبێت کە بڵێ لە قەزەی ژندا پێویستەکە یەکێتی نیشتمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستانی کتلەی کوردستانی دامی ئەم یاسایە بکەن و هێزی دینیش هەیە ڕەنگە بڵێ وڵا ئێمە دەمانەوێت مەسەن ڕێگە بدا بە پرۆسە سیاسی عێراقی تۆ فەزای سیاسی عێراقا لەم کاتەی کە باس لە چاکسازی ئەکرێ بڕایەک دەچوتێ وڵا هەر کەسێک کە ژنی دووەم بێنێ 10 ملیۆن دیناری دەدرێت تەمەن بوو بە نوکتۆ بە قسەی خۆشوانە بەڵام ڕاستی ئەمە کارەساتی سیاسی و فەرهەنگیە لە عێراقا ئێستا هێشتا نەتانراوە چاکسازی ڕبکێت بۆ چاکسازی کە پێویستە مەسەن لە بواری بڵێن کۆمەڵایەتیە جێبەجێ بکە لە بواری تەشریعی یاساییە جێبەجێ بکرێت کەواتە ئێمە بتێ پرۆسێکی سیاسی بێ بەڕێوە ینی زیاد لە ڕێڕەوێک هەیە بۆ ئەم مۆزوع مەسەلەن کاکوسف ئێستا قسە لەسەرەوە دەکەین پەیوەندەکانیان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا حکوومەتی اتحادی کە لە عێراقا ئەی باشە لێرە پرسیارێکە دروستە ئەی پەیوەندەکانی بۆ نمونە پەرلەمانی کوردستان لەگەڵ پەرلەمانی عێراق ئەم پەیوەندی غایبە لەم پرۆسێ خۆ حتا گەر قسە لەسەرانەی دەستوری دەکەین پەرلەمانی کوردستان تەشکیلێکی دەستوریە پەرلەمانی عێراقیش یا ئەنجومەی نوێنەرانی عێراقیش تەشکیلێکی دەستوریە قسە لەسەر ئەوە دەکەین خۆ دەبێ ئەم ڕێڕۆژ بکەینەوە ڕێڕووی سیاسی ئەساسی ئەم پرۆسە سیاسی عێراق کە بریتە لە دەستوری عێراقیان باسیەکردن کە بریتە لە بودجە مادەی 140 بریتە لە مەخرەجی دەستوری بریتە لە عێلاقی نێوان هەرێم و بەغدا ئەساسی ئەم عینە دەستوریە پەیوەندی نێوان هێزە سیاسیەکانی عێراق هێناوێتەکایەوە واتە پەیوەندی نێوان هێزە سیاسیەکانی کوردستان و نێوان هێزە سیاسیەکانی عێراق ئەساسی ئەم يعني الأولدا شلون في البدء كانت الكلمة لبيشا أم هذا السياسيان هبونا كم دستوريا نسيبته وكواتا حاجة لم مرحلة انتقالية لم مرحلة كهمو عراق لمرحلة انتقالية تبرر بيونيه نوان كانالي حزب السياسي كان زوزو قرنقا لبر أواي كتنيش معني كروسان لجاران لدواي كونغري توانا مشوا بيداقي لسلو دكا كيكيتي حضوري جوري هبه إلا بغداد وهذا كان ديكش بارتيش حضوري جوري هبه حضوري جوري هبه لا لبو بس الاشياء لم قنا غنوي دكا ام ياسات يا يستاخر ام ياسايا نتيجه شيء وام ياسايا بالمناسبه عندي اشتدا كبيوندي يعني عليك هذا موامك واكي من نام مدحيا ساكا كناش بزمي كم شكوا ملفك تسير رجل قال ما وقر مو كان كان التلفزيون قصير ساكا من لما قصص المخرج كان دي كبكم واتر كان دي سياسي كل سنه زوجار لبين ما نشيته لكاتك بشكل برنامج سياسي حزب سياسي كان كمان اوانا مثلا بيوديني وان هذا سياسي كان كردستان وعراق بيصير ريقته ويكتريش معني كردستان زوزو وفدي كيشده بغداد وفدي مثلا هاوسلوك هفال لاهور ما بيشتغل بغداد ورنجا ما يكشفته ورنجا مكتبي بهذه كيشتريش معني كردستان والاماده كايده كار تنيا ملبنيه هل تنيا بشي علاقات عراقيه ك هذالك يجينيش مع كسان هذا الدكتور مجيد مثلا اداري ده بالكو يجينيش مع بيسبب حضورك بقوته لبغداد ك يعني سنجي سياسي يجينيش مع لبغداد بيغمان بارتيش ديو ناتو لجاتي بارتي خصكم بالله بارتيش او مبدا رنجا قرانيش بحسب كان ديكش يعني اجر تو باش يجي بروسيس سياسي العراق اما طلبوا ام مخرجا
بەشێکە لە چارەسەر مەطلبی بڕینەوەی ینیۆنیا چۆڵی ئەوەکە بگریتەوە نییە کێشە چاسە ناگە دو ئەوە دو تەلاق و دو بەزمان لەسەر پرۆسی سیاسی عێراق و کوردستان ئەگەر بیر لێ بکەینەوە مەسەلەن دیوێکی دیکە تۆ تێ ئاوەکە ڕێڕێی بۆ بدۆزیتەوە ڕێوی دیکەش بیوەستێنی نەک ڕێوی دیکەش دۆستەوە تەبەن هنا یەکێ لەوانە ڕێروی سیاسیە دەزانی بەشێکی تریش هەروەها ئێستا متمانە نەماوەێن حەزە سیاسەکانی عێراق من نمونەیەکی بچووکە هێنمەوە ساڵی 63 جەنای مامجارات کە چوو وەفدی کوردستان بوو لە بەغدا لە کاتی شۆڕشی ئەیلولا بەعس هاتبووە سەر حکوم بەعسەکان وتیان وەڵا ئێمە دەمانێت حکم ذاتی بدەنە کورد بەڵام خۆتان نەزانن ئێمە قەومین قائیدی ئێمە عەبدولناسرە ئەتەسفین ما بدەین بە کورد حکمی ذاتی بدەینە کورد عەبدولناسر بیکا بە هەڵا حیا و شەرەفی حەزبی بەعس بەرە لە حەزبی بەعس یەکەم نەکەوەی دووەم لە 63 حیا و شەرەفی حەزبی بەعس بەرە بڵێ ئەو خاکی عەرەبیان فرۆشتووانە دەنای مامزەوەتی زۆر باشە و کاتە ینی مامجاری گەنج باسەکەم ینی هاوشێوەی ئێستا کە مەسەرۆکایەتی گەنجبانێ لەیەکی تیشمانی کوردستان وتوبی من بدێنە بۆ لای عەبدولناسر بەناوی سەرکردایەتی سیاسی کوردستان و قسە لەگەڵ عەبدولناسرەکەم بزانم قەناعەت بە عەبدولناسرەکەم کە حکمی ذاتی هەڵەشانی لەسەر دنیای عەرەبی ئەوان شتیان زۆر باشە لەگەڵ مامجاری لەگەڵ زمانی وەفدە کابل لەگەڵ عەبدولناسری بین و عەبدولناسر وتی وەڵا ئەم بەعسیانە درۆ دەکەن من زۆر حەزەکەم حکمی ذاتی بدەن بە کورد زۆر حەزەکەم پەیوەندی ئومەی عەرەبی ئومەی کوردی بەهێز بێ و بە مامجاری وتی تۆ بچۆ لە بەیروت مؤتەمەرێکی سەحافی بکە من هەموو ئیعلامی عەرەبیت بۆ هێنمەوە لێ بڵێ حکمی ذاتیمان دەوێ و عەبدولناسر دژینێ و حەزبی باسیش ئەبێ حکمی ذاتیمان بداتێ ئێستا ئێمە زۆربەی کات هەڤال یوسف زۆربەی کات قسە لەسەرەوە دەکەین ئەڵێ مەسەلەن سیاسەکانی عێراق ئەڵێن وەڵا ئێمە ئەمانە ئەو شتە بۆ کورد بکەین بەڵام شەقامی عێراقی حەزی پێ ناکە زۆر باشە باوەفدێکی کێتی باوەفدێکی میلی باوەفدێکی دینی کوردستان بچێت لەگەڵ شەقامی عێراقی ئەو شەقامە کوێ با قسەی لەگەڵ بکەین بڵێن کاکە ئەم مەطلبە بۆ ئەوە گرنگە بۆ ئەوەی سیاست لە کوردستان دەریچەی لە بەرنامەی یەکێتیدا هەیە حضوری هەبێت لە بەغا شتێکی کرد ئەمێ بڵێن ئێستا ئێمە کە دەمانوێت لە کوردستانە خەڵک تعبیە بکەین لە ڕێ چێوەکەین لەڕێ ڕاگەاندنەوە دەکەین وانە لە ڕێ ڕاگەاندن هەموو جۆرەکانی ڕاگەاندن بەهی حزبە سیاسەکانەوە بەهی سربەخۆوە بەهی سوۆسیال میدیاشەوە عێراقیش کە هەیە تعبیە بکە دژی کوردستان یان تعبیە بکە لە قازاتی کوردستان چیەکە ئیعلام بەشێکە لەم ئینە باشە لێرە بەشێکی ئەو ڕێڕەوە ڕەنگە چارەسەری ئەلام چارەسەری بکە ئەو پەیوەندی کە پێویست لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا ڕێک بخرێ ئەوەیە کە ئەم ڕێڕەوە ئەلامێش بکەینەوە ینی وەکوشڵی فەیسبوکیانێ فەیسبوکمانێ قسەیان هەیە قسەمانی ئەلامانی ئەلاممان هەیە ئەمە ئەم پەیوەندیانە پچراوە ئێمە هەموو پەیوەندیەکانی خۆمان کرۆ بە پەیوەندی ڕسمی لەگەڵ عێراق وەک بڵی وڵاتێکی دراوسەیە لە کاتێکە ئێمە تا ئێستاکە دوای ریفراندۆمیش ئەو پشتەمان زیاتر بۆ دەکەن بە گۆشت و خوێن تێکەڵی پرۆسی سیاسی عێراق بووینە و لێ ناتوانین لێ جیابینەوە کە ناتوانین لێ جیابینەوە ئەبێ ئەم چەندسانە بەکار بێنین یەکێ لەو شتانەی کە ڕای عێراقی دروستەکە ئێستا هەڤاڵ سەیری ئێستا پرۆسی سیاسی عێراق جاران بریتی بوو لە چی بریتی بوو لە حەزبە سیاسەکانی عێراق بریتی بوو لە ڕاڕەوەکان حکومەتی عێراقی و پەرلەمانی عێراقی ئێستا لەوەتەی خۆپشاندان لە عێراق ڕوویداوە جگە لە یعنی ئێستا بۆتە سێ گۆشە حکومەتی عێراقی حەزبە سیاسەکان هەیە نخبەی سیاسی عێراق هەیە و نخبەی دامەزراو ڕسمیەکانی عێراقی کە پەرلەمان و حکومەت و سەرۆکایەتەکانە و لە هەمان کاتا شەقامی عێراقیش هەیە کە ینی خۆپشاندانەکە ئێستا ئەم کەسەی کە سەرۆکوەزیانی عێراق بەڕێز مستەفا کازمی بە زۆر لە جۆرەکان نەتیجی چیاتە سەر حکوم خۆ کتلەی سیاسی نییە لە پەرلەمانە ئەمە بە زۆر ینی ئیدعا بکەیان ڕاست بکە نوێراتی جۆرێک لە جۆرەکانی شەقامی عێراقیەکە کە خۆپشاندانێک شەهیدیاندا کوژرایان هەبوو برینداریان هەبوو بەشێک بوونە بەشێک لە پرۆسی سیاسی عێراق ئێستا لە بەرامبەر ئەو جەوە سیاسی کە ئێساکایە مستەفا کازمیش خەریکە بەرەو داشکانە ڕوا وەزع سیاسەکەی باشە ئایا وەفدێکی سیاسی کوردستانی ئەوانەی لەوانەیە کە ئۆپۆسیۆن من و خۆپشاندانیان کردو لە حەفتەی شوباتەوە تا ئەمڕۆ وەفدێکی سیاسی کوردستانی ئەتوانێت مەسەن بۆ لەگەڵ شەقامی عێراقی گفتوگە بکە تۆ ناڕازی و من ناڕازی بە هەندێک قسە بکەین بۆچی ئەو مەخرەجاتانی کە پەیوەندی بە مافەکانی گەلی کوردەوە هەیە تووشی کێشەی بکەین یعنی ئێمە زیاد لە پێویست زیاد لە ڕێڕەوەیەک هەیە ئەتوانین قسەی لەسەر بکەین و ئەتوانین ئیشی لەسەر بکەین ئەو قسەی کە بۆ منە ینی جێگری سەرۆکی پەرلەمان لە پەرلەمانی عێراق وتی حرمەتی ڕشەسپیەکەی من بگرن و ینی کاردانەوەی جاجای لەگەڵ خۆیانە ئەو قسەیە ئەمە دەتوانین 10 ساڵێکە لە ناو پرۆسی سیاسی عێراق بەکاری بێن وەفدی
پیاوانی ئاینی بچن لەگەڵ نەجەف قسە بکەن لەگەڵ مەرجعی دوای ڕێڕەوێکی سەرکەوتووە بێ زیاد لە ڕێڕەوەک ئەبێ بەڵێ تەبان ئەم بەنەتیجا کاک یوسف ڕێڕەوی ئەم ڕێڕەوە جاجانەیەکەیتەوە شوێنێک هەیە کە ڕێکی خاتەوە کەویش مەرجع سیاسیەکانی حرەکەی سیاسی کوردستانە کاتی خۆی ئەم مەرجع سیاسیە ڕێکە خرایەوە خۆ معنایەوە نییە کە تۆ مەسەرەن وەفدێکی ڕۆژنامەوانی چوون بۆ ئەین لەگەڵ بەغدایتر ئەوان بچن اتفاقی ئیمزا بکەن بەڵام تۆ تەمسیلی چیەکەی لە فەزای سیاسی کوردستانە ئەو شتانە باسەکەیتەوە ئێستا من یعنی بجار لێم ئەگەر وەفدێکی میدیاکارانی کوردستان بچنە بەغدا خۆ ناچن دەستوورێکی عێراق بنووسن پەیوەندی بە میدیاکارانی عێراق و کوردستانەوە هەبێ ئەچن لە چوارچەی فەزا سیاسی عێراق هەیە لەو چوارچەی فەزا سیاسی کە هەرێمی کوردستانەیە بە مەخرەجاتێک دێنە دەرەوە کە یارمەتی چارەسەری سیاسی بەشێک لە کێشەکانەدا ئەو شتانە گوردە بەرە چارەسەرڕە ئێمە ڕەنگە ئەو کەسانی کە دەن شەقامی عێراقی وا ئەڵێ ڕەنگە بڕۆن لەگەڵ عێراقی قسەکەن کاکەڵام ئەوەی کە شەقامی عێراقی نمونە بنمونێکی بچووک بێنەوە ئێستا شەقامی عێراقی ناڕازایە لەکوێ ناڕازیە خۆ ناڕازی نییە لە من و تۆ ناڕازیە لەو دڵ بە سیاسی کە حکمی عێراقکە یعنی کە شەقامی شیعە ناڕازیە لە شیعەکان شەقامی بۆکو دوژمن دەسەری نخبەی سیاسی عێراق کرێت لە شەقامی هەرێمی کوردستان ئەوان شەروها واسێنی ئێمەدا پرسیارەکە ئەو یعنی کە تۆ ئەتێ لەگەڵ شەقامی عێراقیە بیرروڕائاڵ و گۆڕکەی جۆرێک لە جۆرەکان کێشە بۆ نخبە سیاسەکەی ئەوانش دروست ناکەێت دروست ناکرێت زانی ینی مەخرج ینی ئەمە چییە مەسەرەن من پێ دەڵم تۆ ینی ڕێگا بۆ چارەسەرەکەیتەوە چارەسەرکار بە نتیجە سیاسیە ئێستا خۆ تۆ نوێنەتەکان لە حکوومەتە هەن وێنەتێکی سیاسین لەبەرەوە تۆ گەیشتە گەڵاڵی فکرێکی سیاسی بۆ چارەسەر ئەیبێتە ناو پەرلەمانەوە ئەیبێتە ناو ئینەوە چارەسەرێکی ئێستا زۆر جاران ئەم پرۆسە زۆر ئاسانتر بوو کت لە شیعەکان کت لە کوردیەکان کت لە سونیەکان کۆبوونەوە ئەگەوشتە ڕێکەوتنێک لە پەرلەمان تەمشیان دەکردیان ڕۆی یاساکە ڕۆی ئێستا کە لەگەڵ بەشی زۆری پەرلەمانتارانی عێراق قساقیان لە پەرلەمانتارانی کوردستان لە کاکە فەزای سیاسی پەرلەمانی عێراق گۆڕاوە ڕەنگە ڕئیسی کتلەکە قسێک دەکا ڕەنگە ئەندامەکانی بەخسێنەکە خۆ دیادێ لە کوردستانیش هەواڵستان من شتێکت پێ بڵێم وەکو پرسیاریش چەند ڕۆژێکە لە دوای دەرچوونی ئەو یاسایەوە جۆرێک لە کاردانەوەی تون ئەبینرێن لە میدیای کوردیدا لە ناو سەرکردەی کوردیدا بەڵام بە پێچەوانەوە هەموم لە تۆیا بینی زۆر نەرمت کردەوە آخر ئەزای کاک خۆ ئاسانە ئێستا منیش ینی کێرفی خیتابی قەومی بەهێزکەمەوە بڵێم وا ئەکەین و ئەکەین وانە بەڵام دوای خەڵگەڵێ دەبڕۆ جێبەجێ بکە ینی سەقفی یەکێ لە کێشەهارە گەورەکانی سیاسەتی کوردستانی چییە و ڕەنگە ئەمە کێشەی سیاستی عێراقی بێ و ڕەنگە کێشەی دنیای ینی این بێ دنیای شعباوی بێ لەم چەند ساڵی ڕابردووە طبعاەوە لە هەموو جارێ کە باسیەکەین لەن ئەوەی ترامپ تەمسیلی شعبیەتی عالمیە کرد ئەمریکا ئەو مۆزوعی معالەجە کرد کاتێ هاتووە لە ئاسی قلیمە معالەجە کرد لە ئاسی عێراقیشە معالەجە کرد لە ئاسی کوردستانیش معالەجە بکرێت ئەو خیتاب ئەو سەقفی تەوەقعاتانەی کە تۆ دیدی بە خەڵک ئەگەر لە شوێنێکە ڕای نەگری بۆ جێبەجێکردن لەدەست دەرەچێ و هەروەها مزداقیتی هێزە سیاسەکانیش کەمە کاتەوە لەبەرەوە من پێم وایە بەسەکە من زیاترەوە ینی بۆنەوە ویکێتێتوان هەڕەشەی تونکەن بەڵام تۆ وەک ئەندامی سەرکردایەتی بیر لە ڕێڕەوەکە کاکە ینی خۆ هەڕەشە تۆ هێزی سیاسی هێزی سیاسی و ینی قوتت هەیە وڵاتان بۆ مانۆرەکەن ینی بۆ مانۆری سەربازیەکرێ ینی بە هێزەکانی ترڕێ ئەمەم هەیە ئەم تەقامەنیانەشمێ بەڵام بەکاری نایێنم ینی تۆ یەکێ لە خارەتە سیاسەکان ئەوەیە کە بێ ینی ڕێڕەوە جاجەکان بەکاربێنی جارێ ئەگەر پێش هەموو شتێک تۆ هێزنیان ینی ئەو یەکگرتنەی کە نیشاندا لە بەغدایە لە کوردستان ڕەنگە بداتەوە نیزان عێلاقی سیاسی لە هەرێمی کوردستان ڕێخیتەوە خۆ چاکسازی پێش ئەو چاکسازیی ئابووری چاکسازی سیاسیە پێویست بەوەی کە متمانی سیاسی لە هەرێمی کوردستان دروستکەیتەوە کە دروست کردەوە ئەمە ینی مۆدێلی سیاسی لە کوردستانە بێتە مۆدێلە کە ناتوانین لە بەغدا حرمەتی نەکرێت حرمەتی دەگیرێت ئێستا زۆر جار زۆربەی خەڵک قسە دەکات چکە خەڵک ئێستا لە دوای لە 2023ەوە عەرەبی عێراقی پیا بۆ کوردی ئەزانێ خۆرەوە نییە کورد پیا بۆ عەرەبی ئەزانێ عێراقیش پیا بووە لە چەند ساڵی رابرد لە 5 ساڵی ڕابردوو کوردی ئەزانێ گوێ دەگرێ ئەزانێ ینی خلافە لەوانێکێتی پارتی خلافە نێوانێکێتی پارتی گۆڕان خلافە نێوان ئۆپۆزیسیۆن و حکومڕانی ئیشەکە لە سەوسیا چۆن ئێمە ئیش لەسەر خلافاتەکان ئێوانەکەین یان چۆن علاقە باشەکانەکەین سیاست خۆی ئەو هەیە لەبەرەوە لی ئاسانتر نییە هەواڵ یوسف منیش ئێستا لە منبەرەوە کۆمەڵێک هەڕەشە بکەم ئەوانە و دوای بچین من حەقم نییە خەڵکیکە جێبەجێکە بەعتیبار من ئەڵێم وەڵام من شۆرەڤەکاری سیاسی ئەم قسانم کردووە بەڵام
ئەگەر ئێمە بمانێ ڕێگە چارەسەری بدۆزینەوە کێشانە ڕێگە چارەسەر خستوکەدانی ئەو هەستە سیاسی مەتەسێدار نییە کە سەقفی تەوقعاتەکان بەرز کردەوە دوای پێ ئاسایی ناکێتەوە دۆزینەوەی زیاد لە ڕێڕەوێک زۆر گرنگە ئەگەر ینی شتێک سیر بکەین ئێستا ئێمە مەلەفی ئایا مەلەفی سیاسی کورد لەگەڵ بەغدا تەنیا بودجە و موچەیە وەکو باسمان کرد مادەی 140شمانەیە مادەی دیکەشمانەیە ینی تەشکیلاتی حکوومەتمان هەیە حسەی کورد لە بەغدا لە بەشداری لە سیاسەتە لە بەغدا هەموو ئەو مەلەفاتانە لە شوێنێک هەموو جای ڕاوەستێ کە مەلەفی بودجە و موچەیە لەبەرەوەی ئەو مەلەفانی تر ناجوورێنەوە ئەو مەلەفەشمان پێ ناکرا بۆیە کورتکراوەتەوە لە مەسلەی موچە و بودجەیە بۆی کورد تەرکیزی نەبێت لەسەر بابەتە گرنگەکانی مادەی ئێوە وەکو یەکێتی کە ئاچنە بەغدا مۆڤدانی یەکێتی کە پێشتر چوون بەتابێت لە دوای کۆنگری 4 هەواڵ لاهور و وتیشت پێ ئەچێ سەردانی دیکە شەبێ بۆ دروستکردنی پەیوەندی مەکتەبێکمان ئەم مەلەفانەی دیکە چی ئەکا لە ئەجندای ئێوەیە هەر بابەتێکە لەسەر ڕەفەدانراوە تا موچەیەک لا بێتەوە هەواڵ یوسف ئێمە قسە سەر ئەولویاتەکەین معنوێنی ئەولویات ئەوە بێ تحریکی ئەم مەلەفەکە وکانی کە تەجبید بکەی ئەو کانی ئەبێ بجوولێنی ینی هەندێک مەلەفات هەیە ئەولوێت دەیتە معناوێنی ئەوکانی تر بخەوێنی یان بێدەیکەی بەعکسەوە ڕەنگە مەسەلەن بۆ نمونە چارەسەری هاوکاری مەسەلەن هێزی پێشمەرگە لەگەڵ حکومەتی عێراقی لەگەڵ سوپای عێراقی کە لە سەڵی ڕابردوو پێش ریفراندۆم و دوای ریفراندۆمش لە مەزەی بڵێن هەڕەشەی هاوبەشی تیرۆرە ئێمە ئەم سەنگەربەندیە کاری هاوبەش دروستەکە ئەم کاری هاوبەشە ڕێگە بۆ پەیوەندیکی باش دروست دەکات یعنی تە چەند ساڵی ڕابردوو هێزی پێشمەرگە ینی کە ئێستاکە لێ قەدەغێ بچێتە ناوچە دابراوەکان زۆربەی کات هێزی پێشمەرگە داواکرا بۆ بەغدا بۆ ناوچە سونیەکان بۆ ناوچە شیعەکانش ینی بێت ڕۆڵێکی میانڕەوی بگێڕێ ناوبژوانی بگێڕێ ئەمە نەتیجەی چییە نەتیجە ئەو جۆرە پەیوەندیە ئێمە مادام بڕێمە نەداوە قەتیع بکەین لەگەڵ پرۆسەی سیاسی عێراق کەواتە زیاد لە شێوەیەکمان لە بەردەمایە بۆ دروستکردنی پەیوەندی ئەمە شتە بێ ڕاستکەینەوە تەرکیزکردنە سەر مەلەفێک لە مەلەفەکانیان پێدانی ئەولوێت لە مەلەفەمانەوە ئەو مەلەفاتانی تر بکوژین بمرێنین لە ناوی بەرین بەعکسەوە ڕەنگە ئەو مەلەفاتانی تریش کە تحریکی دەکەی ڕێگە بۆ چارەسەری مەلەفەش ئەکاتەوە بەڵام کە تۆ کورتت کردەوە لە یەک مەلەفاوتیان کورد ئەم هەتەنیا مەلەفی بودجە و موچە هەیە هەم بێتە تعلیق لە سەرمان هەمیش ئەبێتە ینی ئەو شتێک کە ینی چۆڵی بەدەستی وەکو مستەفسێکی بەدەستیانەوە بێ مەلەفەکانی ترمان بۆ ناجوێنەوەن کاکە بە ئەمە تاخیرکەین بۆ مەلەفەکانی کەش نەجوێن ئەمە سیاست دەبێ ئەم سیاستە کۆتایی پێ بێ پێم وایە بەیاننامەی مەکتەبی سیاسی شاڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێ زال لێ ڕێرێک بدۆزێتەوە بۆ مۆزوع کە دەڵێ زال لێ ڕێرێک بدۆزێت بۆ مۆزوعمانەوە نییە کە بۆ نمونە مەکتەبی سیاسی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان یا سەرکردایەتێکی بچێت لە جیاتی حکومەت بەڵامشتی بە پەلەس چییە بەتایبەت کە لە بەیاننامەکەی کە ئاماژەت پێدا ئەڵێ یەکێتی درێغی ناکات لە هەوڵەکانی بۆ دەستەکردنی شایستە دارایەکانی خەڵکی کوردستان ئەوە لە مەلەفەکان بەڵام دیسان دەیڵێمەوە پلانی بە پەلەس چییە ئەگەر ئەو مەلەفە بتێ بژوورێ بێ مەلەفەکانی دیکەش بجوورێت کە مەلەفی یعنی ڕێڕەوی دیکەی پەیوەندیە ئەبێ بێتە استراتیژ ئێستێمە کە دەڵێن سەرم بۆ منە حکومەتی هەرێمی کوردستان ئەڵێ من کاکە ئامادەم ڕێککەوتن بکەم لە ینی کەواتە ئەولوێت بۆ حکومەتی هەرێمی کوردستانش ئەولوێتی دیاری کرد بۆ خۆی یعنی ناڵێ مەسەرم بۆ من بەتەما ئەم پشتە بکەم دەڵێ ئەولوێت باش ئێمەش ئەبێ لە مەلەفەکان دیکەش ئەولوێت بژوورێنین و من پێم وایە تاسیرەکە لە زیاتری بێتە قەڵەباڵغی ئەزانین کێشتی تریشەیە کە پەیوەندی مەسەرم بۆ نمونە ئێمە لە عێراق و لە کوردستانیشە زیاد لە مؤسسەیەکی تەمسیلی ڕسمیمان هەیە ئەگەر ئەم عێلاقی ئەم ساتانە ڕێک نەخین دەبێتە لە جیاتی بێتە دەرفەت دەبێتە کێشە مەسەلەن بۆ نمونە پەرلەمانتارەکانی کوردستان ڕاستەخۆ ویلایەتی گەلی کوردستانەکەن خۆ لە ڕێگەی حکومەت و پەرلەمانی کوردستان ویلایەتی ناکەن ئێستا تۆ مەسەلەن پەرلەمانی کوردستان بەو ئەندامانی کە هەیەتی ویلایەتی هەرێمی کوردستانەکەن بەڵام من ویلایەتی نوقسانە بێت چونکە ناوچە دابراوەکانی ویلایەتی خۆیانە کە لە پەرلەمانی عێراق و هەروەها سلێمانی و هەولێر و بادنیانیش ویلایەتی خۆیان هەیە لە پەرلەمانی عێراق بۆیە ئەم عێلاقی نێوان مەسەلەن بۆ نمونە فراکسیۆنی کوردستانی لە بەغدا و پەرلەمانی کوردستان ڕێک نەخرێتەوە لە جیاتی بێتە دەرفەتێک بۆ دۆزینەوەی چارەسەر بێتە قەڵەباڵغێک کە چۆڵی لە قەڵەباڵغە قاش تەڵەکەی لەگەڵ قاشێوی تر بۆیە ئەم شتانە ئەگەر ئەمڕێ ڕێوان ڕێک نەخرێتەوە تۆی سەواز لە ڕۆژ سیاسەکە بێنە وا لە ڕۆژ شعبیەکە بێنە کەوتم بۆ منە وەفدی جاجای پەیوەندی لەگەڵ عێراق ڕێک خرێتەوە حتا ڕێرۆ ڕسمیەکان کە بریتە لە پەرلەمانی
کوردستان بریتە لە پەرلەمانی عێراق بریتە لە ئەنجومەنی پارێزگاکان نەماوە جاران ئەوە شەبوو بریتە لە نوێتی مثلا ئەی باشە خۆ ئێمە سەرۆکاتیارێمانێمە سەرۆکاتی عێراقیشمانەیە کە کورد دەوریتە سەرۆکاتی پەرلەمانی عێراقمانە کە جێگرەکەی کووردا ینی ئەمانە هەمووی مەعینە ئەگەر ئێمە ڕێکی ئەم عێلاقی ڕێک نەخێن لە جیاتی بێتە دەرفەت بۆ چارەسەر بێتە قەڵەباڵغی بۆ بەریەکەوت. هەڤاڵستان عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس کە لە تەوری یەکەم لەگەڵماندا بوویت. ناوڕێکی کورد وەرەگرین و تەوری دۆم دەست پێ دەکات لەگەڵماندا بێن. جارێکتر سڵاتان لەبێ خۆشەویستان لە تەوری دۆمدا گفتوگۆ دەکەین لەسەر هەڵبەز و دابەزی نرخینەوە لە بازارەکانی جیهاندا. بەڕێز ڕێبوار محەممەد شارەزا لە گرێبەستەکانی نەوە لە ستودیۆ لەگەڵمدایە. بەڕێز ڕێبوار بەخێر بێت. بابوو دەست پێکەم بۆچی هەڵبەز و دابەز لە نرخینەوەدا ڕوو دەدا؟ بەڵێ لە ڕاستیدا بەپێی درێژایی مێژووی نەوت هەمیشە نرخی نەوت لە ئاسیەکانەوە ساوەپێی زروفی اقتصادی و سیاسی سەربازی دنیا تحکم بە با بڵێن نرخی نەوتەکەەوە بەپێی عەرز و تەڵەب تا زیاتر نەوت خرابێتە ڕوو لە بازاری جیهانیا با بڵێن نرخەکەی کەمتر بۆ تا کەمتر عەرز بکرێت زیاترە. لە ئێستادا بەهۆی هەڵبژاردنەکانی ئەمریکاوە و تا ئێستش کە نەتائیجێکی تەواوەتیەک لاکەرەوەی دەنەچووە هەر هەڵبەز و دابەزێ. بەڵام لەم ماوە کۆمەڵێک گۆڕانکاری وای کرد کە نرخی نەوت لە دابزی بۆ 35 دلار بەڵام وردە بەرز بۆ بەوەی کە کۆمەڵی هۆکار وای کرد کە نرخی نەوت تا برنتی جیهانی بگاتە 35 دلار و سەرتریش بەڵام ئێستا هەم دابەزیەوە. هۆکارەکانی کەم بریتیم لەوەی کە کۆمپانیای فایزەری با بڵێن ئەمریکی کە ئەوەی ڕاگەیان لەگەڵ کۆمپانیایەکی ئەڵمانیا کە توانیویانە ڤاکسینی دژی کۆرۆنا دۆزنەوە لە 190 با بڵێن کاریگەری خۆی کردەوە چالاک بۆەوە دەتوانن لە چەند مانگی داهاتووە بیخەنە بازارڕەوە با بڵێن کاریگەری خۆی بێ. ئەمە خاڵێک وای کرد کە دڵخۆشیەک یا گەشتبینیەک بدا بە وڵاتانی بۆ بەرهێنی نەوت وە بازاری جیهانی بۆی بژانەوەیەک دەستێکات. خاڵێک ترەوە بوو کە سعودیە و با بڵێن ئۆپێک بە گشتی ئۆپێک پڵس و سعودیە و رووسیا بە تایبەتی کە با بڵێن لە کۆتایی ئەمساڵەوە کە قەرار وا بوو بە هەناردەی نەوت لە 7.7 ینی 7,700,000 بەرمیل بێن بۆ 5.7 بەڵام ئێستا بڕێران داوە کە بەیانی و دوو بەیانی دانیشتنکەن و لە تا دوو هەفتەی داهاتوو سەری مانگ بڕێیەک لاکەرەوە دەن و تا 6 مانگی تر نیوەی باڵێن ساڵی 2021 ئەو 7.7 بەرداوامێ بۆی کە نەوتێکی زیاتر نەخرێتە بازاری جیهانی و سعر کەم نەبێتەوە. بۆ لایەکی ترەوە کە ئێستا ئەوەی وای کردووە کە با بڵێن ینی ئەم خاڵانە وای کرد کە لە لایەکی تشەوە بە خاڵی بوونەوە یا دابەزینی ئاستی کۆگاکانی ئەمریکا ئەو کۆمەڵە هۆکارە وای کرد کە نەوت بەرزێتەوە. بەڵام لە چەند ڕۆژی دواترا با بڵێن ئەو ئەمەلەیە ئەو هیوا بۆکو پێویست نەبوو کە با بڵێن دژە ڤاکسینی کۆرۆنا ڤایرۆس بەو ینی ئاسانی و بەزویە خێرا بگاتە بازاری جیهان و ڕۆڵی خۆی بینێ و وڵاتانی ئەوروپی چەند وڵاتێک جارێکی تر با بڵێن شوێنە گشتەکانیان داخستەوە وای کرد کە با بڵێن جوڵە کەمتر بێتەوە بۆیە ئەمەلەکە کەمتر بۆ لە 45 دلار هاتۆ بۆ ئێستا لە 43 و 42 یاریەکان. بەڵێ کەواتە ئەو هۆکارانەی باسەکرد باس لەوە کرد کە هۆکارەکانی بەرز بوونەوە. بەدیوەکەی دیکە ئەگەر ئەم هۆکارانە کۆتاییان پێبێت سعودی و رووسیا ڕێک نەکەون مەخازنی ئەو ئەمریکی گۆڕانکاری تێدا بێ پرسی هەڵبژاردن لە ئەمریکا ڕێڕەوێکی تر بگرێتە دەر کەواتە بە پێچوانێک سەر نرخدا ئابازێتەوە جارێکی تر بەتەکیری نبینێ بەخۆیەوە بە دڵنیایەوە تاکو ئەوەی کە پێشبینی کراوە تا چەند مانگی داهاتوو ئەکرێت تا 50 دلار بڕات. بەڵام وەکو ئۆپێک پلس خۆیان پێشبینیەوەیان کە تا نیوەی یەکەمی 2020 کە 6 مانگی تا مانگی 6 یعنی گەشتبین نین بەوەی کە بازاری نەوت جێگری بەخۆی بینێ بەخۆی با بڵێن نەتیجەی کۆرۆنا ڤایرۆس و زیاتر خستنە ڕووی با بڵێن نەوت لە بازاری جیهانە بە تایبەتی ئێستای لیبیا جارێکتێتەوە سەرخەت و نەوتەکەی نزیکەی ملیۆنە بەرمیل لە 400,000 خاتە بازارەوە مەش بەخۆی بارگرانێکی تر بۆ با بڵێن بۆ بازاری جیهانی دروستەکە. لایەکی ترەوە پرۆژەکانی بایدن بۆ کە لە هەڵمەتی هەڵبژاردنە ئەوەی ڕاگەیان کە کۆتایی بە بەرهێنانی نەوتی لمی لە ئەمریکایانەوە لە هەر ئەو کاتیشە کاریگەری لەسەر با بڵێن پرۆسەی حملەکەی کردووە بەپەلە پەشیمان بۆ. بەڵام ئەمە پرۆسەیە کە ئەوێ لە ئایندا جێبەجێکرێتەوە بڕیایی داوە کە 2 تریلیۆن دلار تەرخان کا لەو بارە بۆی کە نەوتی لمی کۆتایی پێ بێنێ قۆناغ بە قۆناغ و وزەی نوێ بێتەکایەوە کە کۆتایی بە بەرهێنانی نەوت بێنە جێ. ئەمەش واکە کە نرخی نەوت هێشتا هەر لێ مەترسی هەبێ و ناجێگیری بەخۆی بێنێ. لایەکی تریشەوە مەسەلەی ئێران و ڕێکەوتنی ئەتۆمیەکەیە کە ئەگەر بێت و جۆ بایدن
بەتەواتی ئەلانی سەرکەوتنی بکرێەوە لەگەڵ ئێران ڕێکەون ئەو کاتێت 2 میلیۆن بەرمیل دێتە بازاری جیهانیەوە. بەجێ باسی ئێرانکەی بەس بەگشتی باز لە بازارەکانی ئاسیا بکەین بۆچی بەشێک نەبوو لە هەڵسەنگاندنەکانی تۆ زیاتر تەرکیزت لەسەر ئاسیا لەسەر ئەوروپا ببوورە لەگەڵ ئەمریکا بوو بازارەکانی ئاسیا هەم بازاری بەرهەمهێنن هەم بازاری ساختکردنەوەی کاڵان و لە هەمووشی گرنگتر بازارێکی گەرمی نەوتن و بەتایبەت وڵاتی چین. بەڵێ لە ڕاستیدا چین لە دوای پەتای کۆڕۆنا ڤایرۆسەوە دەستکەوتێکی زۆر گەورەی لە بواری بڵێن وزا دەستکەوت بەوەی کە توانی بە سعرێکی کەمی نزم ئەوەی پێی بکرێت کە وزە بکڕێەوە ئەو هیچ کێشەیەکی نێوە نابێتە باعیسی ئەوەی کە نرخی نەوت کێشە بۆ بازاری جیهان دروستکەوە هەروها لەو لاشەوە هەند و یابانەوانە بەڵام ئەوەی کە با بڵێن وای کردووە کە کێشە بۆ بازاری جیهانی لە ڕووی نەوتەوە دروستکات یا لە نرخی نەوتەوە ئەوروپایە کە بازارەکان بە تەواوی داخن لە هەندێک شوێن و خۆی بەزبنەوەی نرخ پەیوەندی بە تەڵەبەوەیەوە با بڵێن بەکارێنانی وزە لە هۆکارەکانی گواستنەوە هەر لە فڕۆکە و لە با بڵێن کارگەکان و وەسائلی گواستنەوە کە ئۆتۆمبیل و ئەو وەسایلانی کە وزە سەرفەکەن ئەمەوە ئەکا تەڵەب زیاتر هەبێت لەسەر وزە و وزە نرخی برزە بەڵام کە لە ئەوروپا من زیاتر تاکیدم کردو ئەوەیە کە لە کۆمەڵی وڵات با بڵێن شوێنە گشتیەکان و ئەو شوێنانی کە وەسائلی با بڵێن بەکارێنانی وزەن داخراون بێەوە ئاکا کە زیاتر تەرکیز خێنسەر و هەروها ئەمریکاش کە هەم بژانەی بازارەکانی ئاسیانی کاریگەری نابێت لەسەر بەرزبوونەوەی نرخ هەر بڵێن تا پێش کۆڕۆنا ڤایرۆس نزیکەی 100 میلیۆن بەرمیل ڕۆژانە لە نەوت لە بازاری جیهانی ئەفرۆشا. ئێستا ئەوانەی کە لە با بڵێن ئاسیا کاریگەری ینی تا ڕادەیەک استقرارەتی بەخۆی بینەوە بەڵام شوێنەکانی تر بوونەتە سەبەبی ئەوەی کە ناجێگیرەکە بەردەوام بێت. بارودۆخێک بوو کەوای کرد کە ئۆپیک پلس دروست بێ ئۆپیک و لەگەڵ ئەوانی دەرەوە ئۆپیک بارودۆخی دروست نابێتەوە کەمانە لە بەرێک هەڵوەشێنەوە بازاری نەوت ڕوبەڕووی کارەسات بێتەوە. بە قەنەعەتی من بەم زوانەوە نابێت چونکە لە زەرری هەموویانێ لە 2016 و 2020 دوجار جەنگی نەوتی نرخی نەوت لە نێوان سعودێ و رووسیا سەری هەڵداوە لە کۆتایە هەموو لە یەک زەرمن بوو ناچاری دانیشتن لەسەر مێزی دانوستان و گەشتنەوەی کە ڕێبکەون و ئێستش خەمیانە بۆ ساڵی 2021 چۆن بەردەوام ئەم نرخە لە 43 دلار کەم نەبێتەوە و بەردەوام من بۆیە کە بە قەنەعەتی من بە ئاسانی ئەو دۆخەنە دەپێش. باست لە مەسلەی سزاکانی سەر ئێران کرد بەرنامەی ئەتۆمیەکە کە لە کابینەکەی جۆ بایدنە جارێکتر بوو بژێنرێتەوە ئەم ئێوارەی مایک پۆمپیۆ لە پەیامێکدا دەڵێ هەفتەی داهاتوو سزای نوێ بەسەر ئێراندا دەسەپێن وەکو کابینەکەی دۆناڵد ترامپ تا کاتی لە دەسەڵاتان و پرسەکێک لاکرێتەوە ئەمە کاریگەری لەسەر بازارەکان دروست ناکاتەوە جارێکی دیکە ینی وەکو هەڕەشەی ئەمریکا وەکو هەڕەشێک ئەمریکا بۆ ئێران بەدڵنیایەوە هەموو جەنگێک هەموو ڕوودانی جەنگێک کارەساتی گەورەی ئابووری بۆ جیهانی دروستەکەوە ئەوەی منیش بەدوات سزای نوێی ئابووری سزای نوێی ئابووریوە بڵێن هەم سزای نوێەکە هەیە و هەم هەڕەشەی با بڵێن وەشاندنی گورزیشەیە هەردووشیان بخۆیان مەترسی دروستەکەن لە بازاری جیهانیا بۆی کە ینی تێکچوونی بازاری جیهانی وواکات کە ئێرانیش کاردانەوەی هەبێ بە دژی دۆستەکانی ئەمریکا لە کەندا و لە شوێنەکانی تراوە بازارەکە تێکچێ بۆیە بەدڵنیایەوە ئەش کاریگەری خۆیە بێت لەسەر بازاری جیهانی سەر نرخینەوە ئەو گۆڕانکارانەی یاخۆ هەڵبەزوو دابەزی لە نرخی نەوتدا ڕوئەدات کاریگەری لەسەر بەرهەمێنراوەکانی دیکەیە بێت کە لە نەوت نەبوون ئەنی چۆن بەرهەمە کوشتتوکالەکان نرخیان گۆڕانکاری بەسەرادێ هەڵبەزوو دابەزەکەن هاوشێوەی نرخی نەوت کاریگەر ئەبن بە نرخی نەوت بەدڵنیایەوە تا هۆکارەکانی گواستنەوە لە کارابن نەوت زیاتر بەڵێن داواکای لە خواستی سەر بێت هۆکارەکانی گواستنەوەش بە ئاسانی باڵێن جۆڵیانە بێەوە با بڵێن بەرهەمەکانی کشتتوکاڵی ئەوانەی تریش بە ئاسانی لە شوێنێکە بۆ شوێنێکی تر جێگۆرکیان پێکرێەوە با بڵێن نرخەکان جێگیرە بەڵام کە هۆکارەکانی گواستنەوە پەکیان کەوێت بە دڵنیایەوە کاریگەری تەواوی لەسەر بەرهەمەکانی هەموو سێکتەرەکانی ترەکە ئۆپیک پلس ئاماژەت بۆدا کە کۆتایی بە جەنگی نرخی نەوت هێناوە پێدوانیە لەمە دووە تایپێکی نوێ شێوازێکی نوێ لە جەنگی نەوت دەست پێ بکات لە نێوان وڵاتاندا بەدڵنیایەوە ئەوە شتێکی حتمیە بێت ڕوو بدات بە تایبەتی لایەن ئەمریکاوە کە ینی ئەمە مەسلەیەکی ئاسایشی نەتەوەی ئەمریکایە کە دەبێت بە قەنەعەتی من خۆیان لەو با بڵێن لەو گرێکوێرە ڕزگارکەن کە لە وڵاتانی عەرەبی بە تایبەتی لە جەنگی عەرەب ئیسرائیلە بەرامبەر ئەو دەوڵەتانە سەپاندیان کە حەسانی قسەسەریان لە ڕووینەوەتەوە کە هاوکاری ئیسرائیل بوون دەیانەوێت لەو گرێکوێرە لەو ترسە ڕزگاریان بێ بەوەی کە بە دۆزینەوەی بە پەیداکردنی وزەی نوێەکە لە خۆر و باوە ڕزگاریان بێ لێەوە کۆتایی بە هەژمونی
دەوڵەتانی وبەرهێنی نەوت بە تایبەتی رووسیا و وڵاتانی عەربی سعودێ بێن و بتوانن ینی سربەخۆیەک وەرگن لەو بوارە بۆیە ئێستا لە ئەمریکا لە سەدا سیهشتی وزەی ئەمریکا لە ڕێگەی ئەتۆم و وزەی نوێیە لە ساڵی تا ساڵی 2022 با بڵێن ئەم وزە نوێیە زاڵە بێ بەسەر خەڵوزە تا ساڵی 24 بەسەر غازە زاڵە بێت ینی وردە قۆناق وزەی نوێ زاڵە بێ بەسەر وزەکانی تراوە لە پرۆژەکەی جۆ باید نیشان دەڵێت تا ساڵی 2050 دەبێت کۆتایی بە بەرهەم هێنانی نەوتوە بەکارێنانی نەوت بێت لە ئەمریکاوە بازاری جیهانیش بەسراوەتە بە بازاری ئەمریکاوە کاتی خەزانەکان پڕە بێ نرخینەوە ڕێکتە دەخوارەوە کاتی خەزانەکان خاڵێ بن و نرخینەوە بەرزەبێتەوە بۆیە ئەمریکا ڕۆڵی گەورە هەیە لەم بابەتاوە دەتوانێت کاریگەریە بێت رووسیا هیچ ڕۆڵێکی نییە چین نیەتی لەم ململانەیەدا لەم یاریکردن بە نرخەدا چین لەبەر ئەوەی کڕیارە ناتوانێت نەوت نەکرێت چونکە وڵاتێکی پیشەسازی گەورەی پێویستی بەوەی کە بەردەوام نەوت بکرێت چونکە بەسایلەکانی پیشەسازی لە چین بەردەوام بە بابلێن زیاتر بە نەوت بەوزە کارەکەن بۆی ناتوانێت ئەو یاریەکی واوکە کە بازاری جیهانی تێکدات چونکە لە زەرری خۆەتی رووسیاش بە هەمان شێوە ینی لە ستا چلی بودجەکەی پشتی بەنەوت بەسەوە گە نەوت نەفرۆشێت واسەی نەوت دابەزێ ئەویش بەڕاستی زەر دەکات بۆیە خۆشی تاقی کردەوە لەگەڵ سعودیاکە ئەو جنگیان دروست کردووە لە کۆتایە ڕۆژانە زیاتر لە 150 میلیۆن دلار زەرری کرد بەڵێ ئەو بەریەکەوتنە سەربازی کە لە ناگۆڕنی کارەباخەیە و بەو ناوچێشدا ڕێڕەوی گواستنەوەی هەم وشکانی هەم دەریایی وزە هەیە کاریگەریە لەسەر دروستکردنی جەنگێکی نوێی وزە بە دڵنیایەوە لە هەر لە باکووری ئەفریقاوە لە لیبیا بە دەریای سپی ناوەڕاستە بڕۆن و تاک و قەوقاز هەموو ململانەکان لە پشتی ئەم ملوانیەوە با بڵێن مەلەفێکی وزە هەیە کە تەحکومەکە بابەتەکانەوە لە جەنگی قەوقازیش بۆ خۆی بریتە لە مەسلەی وزە و بەشێکی ئەوەیە کە با بڵێن شکست یا هەژمون زاڵ بن بەسەر رووسیاکە کاریگەریکی گەورەی هەیە لە ڕووی گواستنەوەی غازە بۆ ئەوروپاوە دەیانەوێت ینی ئەو ڕۆڵەی رووسیاکەم بێتەوە لەو منتیقا وەکو چۆن لە حوزی دەریای سپی ناوەڕاستە دەیانێت ڕۆڵی تورکیاکەم بێتەوە لە هەمان شێوەش لەوێ دەیانێت ڕۆڵی رووسیاکەم بێتەوە لەگەڵ ئەو هەموو گۆڕانکاری و بەریەکەوتنانەی کە هەیە لە بەتابەت لەو زۆنەی کە باسەگەڕ باکووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا قەوقاز ئەڕوا ئەو نرخە هەڵبەز و دابەزە دیوێکی سروشتیشی لە چاوەڕوان ناکرێت ینی تێناگەنم ئەنی دیوێکی تەبیعی بێ لەگەڵ هەموو بارودۆخەیە کە هەیە هەڵبەز و دابەزکردن بە دڵنیایەوە تاکو بازاری سیاسی گەرم بێ و نامەستەقر بێت بازاری نەوتیش هەر نامەستەقرە چونکە دوو ڕووی یەکترین لە پشتی بە هەموو مەسلەیەکەوە مەسلەی وزە هەیە ینی ئەمە کۆمەڵی نمونە بینەوە جنگی سووریا کە تا ئێسش بەردەوامە لەسەر ئەوە بوو کە قەتەر ویستی بە سووریا بۆری غاز بگواسێتەوە بۆ ئەوروپا ئەمە ئەو جنگە گەورەی دروستکردی ئەنی کەواتە مەسەلە سیاسەکە و ئابوووریەکە دوو ڕووی یەکترین تاکو ئەو ئامانجەی کە ئەو وڵات ئەمریکا و هەوپەیمانەکانی کە بیستیان ئەوە ڕوونەدات تا بە تەواتی نێتە دی مەسەلە سیاسەکەش هەر بەدەوام بێ و ئەمەش ینی وەکو با بڵێن سروشتی ئەمە هەڵبەز و دابەزە چونکە لە نەتیجەی مەسەلە سیاسەکەەوە مەسەلە ئابوووریەکەیش هەیە هەروەها لە دەریای سپی ناوەڕاست کە لە نێوان قوبروس و یۆناان و تورکیا و با بڵێن ئەو وڵاتانەی منەظەمەی غازی شەرقی متەوەسط کە کۆمەڵی دەوڵەتن دانوێت شکست بە تورکیا بێنن ینی ئەمە سروشتیە کە ئەم یاریە ئەم بەردەوام بێت چونکە ئەوان ئامانجان ئەوەیە هەر لایەک هەژمونی خۆی زاڵکەوە لە ئەم تا زاڵبوونی هەژمونەکە و ئیستیقرارەکە یاریەکی بەردەوام هەیە لە نرخی نەوت و غازە بەڕێز ڕێبوار محەممەد شارەزا لە گرێبەستەکانی نەوت سپاس کە لەگەڵماندا سپاس زۆر ڕێزە ئێوەش خواتان لەگەڵ